Matt Dibble for VOA News. سربازên Amerîkî careka dî erkên nûbedariya hevbeş digel hêzên Kurdan li Sûriya dest pê dike. Piştî pêtir ji dû mehên nerazîbûnan Îran biryara hilweşandina bi rêveberiya bi navê polîsê exlaqî da. û hevdemê yariyên futbola cîhanê li Qeterê li Idlib şerî wêrankirî li Sûriya sedan zarok qehremaniya xwe ya taybet dikin. بخیر هاتن کورت کنکشن ji dengê Amerîka li Washington heftî spêdeya roja yekşemê ye. Li Washington DC wa slavî stafî dengê Amerîka û Asol Cebar û hawkarim dexîl şemotan lêbet. سربازانی ئەمریکا ڕۆژی شەمە چاودێری هاوبەشەکانیان لەگەڵ هێزەکانی ڕێبەرایەتی کورد لە ڕۆژاوا لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا دەست پێ کردەوە. ئەمەش دوای چەند ڕۆژێک بە ناچاری ڕاگررتنی ئەرکی هێزەکانیان بەهۆی هەڕەشەکانی تورکیا بۆ ئەنجامدانی هێرشی زەمینی نوێ بۆ سەر ئەو وڵاتە. گەڕێکی چاودێری لەشکری کە پێکاتە بوو لە 4 زریپۆشی ئەمریکی و 1 زریپۆشی هێزەکانی سووریا دیموکرات کە لەلایەن ئەمریکاوە پاڵپشتی دەکرێن بنکەیەکی ئەمریکی لە نزیک شارۆچکەی ڕمێڵان لە باکووری ڕۆژهەڵاتی پارێزگای حەسەکە بینراون. ئەو ئەرکات چاودێریە بەرەو باکووری ڕۆژهەڵات بەرەو بنکەیەکی دیکەی ئەمریکا لە نزیک سنووری عێراق دەڕۆن. ڕۆژی سێشەمەی ڕابردوو مەزلوم عەبدی فەرماندەی باڵای هێزەکانی سووریا دیموکرات بە ڕۆژنامە نووسانی ڕاگەیاند ئۆپراسیۆنە هاوبەشەکانی گروپەکەشان بە شانی هاوپەیمانی نەدەوڵەتی بە سەرۆکاتی ئەمریکا کە بۆ بەرەنگاربوونەوەی گروپی دەوڵەتی ئیسلامی داعشە بە شێوەیەکی کاتی ڕاگیراوە بەهۆی هێرشە ئاسمانەکانی ئەم دوایانەی تورکیاوە. لە کاتێکدا ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا هەڕەشەی لەشکری زەمینی کردبوو. نزیکەی 900 سەربازی ئەمریکی لە سووریا هەن. Ev erkê nûbedariyê yan jî dewriyên hevbeş ji bingehê serekeyê hêzên hevpeymanan li Rûmêlanê derketine berevgund û bajarokên ku li ser sunûriyê Tirkiye ne. Zana Omer Peyamberê dengê Amerîka li Qamişlo bi Merreyê ji bo zanyarî û karvedana xelkê herêmê ku di tirseka mezin de ne ji ber gefên Tirkiyeyên êrişeka bejayî li ser wê herêmê. Zana dem baş we çi heye nû ji merebêjin li ser vê operasyonê yan ji ser vê dewriyên ku nû dest pêkirine ve. بله دخیل جخوا دورین امریکی ین هفبش لگل هیزن سوریه دیموکراتیک دو چارچوبه کوالیسیون نتویی ده اف کتروجا سیاد جاره که دم پشتی گوهاتم روستاندن در دیکن به همان هرم دیگرن او هرم سینوری یه نافچه آبیری که هر وحال دورن ایرو به تایبتی لدورن زویم پترولجی گریانه اف دورین هفبش بشتی آگاه بشتی راوستاندنه که جبر ایریشن ترکیه گوهیز سوریه دیموکراتیک را گهاد بگو اف دوره وکار الشر اللي بيجي داعش تي راوستاندن جبر باز جفان جدما در کتنا وان دورین هبش برجل هسدي وجرا ويد دنابشي تايبت لدورين كردي باندورا كي ويني اريني برمزن لسر كولانا كردين سوريا هبوغو راحتيه كي دكه نخاصم دنافا ترسا هيجو تركيا جارك دل ايريشكي بجاهي بيجبينا زانه يعني ايريش ايرو جهاتنا كرن تركيا ديار هنك جهه طباران كرنا زيان ويدري هبونا الورزيان وشتي وصهابو يعني بقشتي رو حتى دما نها بدما قامشلوي بدنگيه لاليه كي هي لي دو چل و شش خال هاتن تو باران کرن هاتن ارمانج کرن لسرانسري سينور بتايبتيج دورا باشوري تلتمري حتى بر بعين عيسى غير سبي كوبانه وهرمين باكوري حلبي لغوري اگاهي انتكس 4 زاروك دو ده انجام كتنا روكيتين هاونا لباشوري تلتمر لگوندكي 4 زاروك بريندار بونه برينن وان يك جوانجي فرغيرانه بله
زانا اف دورين هاف بشين هاف بيمانا وين امريكا بهزن كردان را هناك ترصا خلكي واندا فران كيم كريا جيريشن كو تركيا قف عندك دس بكلوي هريمي كولانا كردين سوريا بكري في دبيجن قدما تفجر ارتشا امريكا كواليسيوني لسر عرضي هذا حتى او هب لباكور رجلات سوريا او جي وهالوسطى امريكا باورنجو امريكا دكار البرئي شكي بشاهي يا تركيا بقرا جرافان دوريان راحتيه كي برمزن دكولانا كردين سوريا ده تشيدكه نخصم جو شانين داعشي وبتايبتي الكامبين جو مالبات داعش اللي تمينا ولكرديجهن جو القرتين داعش اللي هنا لدفرين كردين فرانيا خو وافاياجي مطرسيه كي تشيدكه جبر ويجي دكتنا وان دوريان راحتيه كي الكولانا تشيدكه زانا قوتارا مظلوم عبدي ادو واشنطن بوست ده بلاوي اتزان ده هرمي دجي قالك دنگ فدا اللي باندوراوي تشبو خلق تشد بيجا لسروينا بكرتي جخوا فيس بي خلق هرمي كردين سوريا اللي سرفي نوتشايا هانكي بهيست او قطار خلدن يعني اللي قال لك دفران جهاتي بلاكرن وتيد مساجا كردين سوريا جبو امريكاي لغوري كولانا كردين سوريا باش هاتيه شروع فكرن نافروكا مساجي افاغو كردين سوريا هوالبندين حري اي باورن جبو امريكاي ودباب و مرسلا آشتیه پیکانینا آشتی نبرا کردان و ترکان ده پیک بینه و کردین سوریه دیویژن امریکا تقرر لکی پر باش بلیزه بله زان عمر پیامری دنگی امریکا لقامش لو راست خوب مربو سپاس شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدای کردو بۆ ماوەی 4 ڕۆژ لەوێمانەوە بۆ بەشداریکردن لە داڕشتنی بودجەی حکوومەتی فیدراڵی بۆ ساڵی 2023 لە ڕووی هاوسەنگی و وردەکاری ڕەشنووسێکەوە ئایا بودجەی هەرێمی کوردستان یەکلایی دەکرێتەوە یان نا هەر بە کێشمەکێش و گرفتەکانی ئەو دەمێنێتەوە بۆ ئەو مەبەستە پەیامنێرمان دڵشاد ئەنوەرمان لەگەڵدایە دڵشادم کاتت باش شاندەکەی هەرێم کێن و بە چ ئەجەندایەکەوە ڕۆشتون بۆ بەغدا و بەتەمای چین ئاسۆ دیارە شاندەکەی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە بەغدامانەوە بۆ گفتوگۆکردن لەسەر کۆمەڵێک دۆسیە کە دۆسیەکان بریتین لەوەی خاڵی یەکەم وەفدەکەی حکوومەتی هەرێمی کوردستان ویستویانە کە زەمانەتێک وەرگرن لە عێراق جارێکی تر ئەگەر کێشمەکێش لە نێوان هەرێمی کوردستان و عێراق دیارە مەبەستم کێشمەکێشی سیاسی ڕوویدایەوە مەسەلەی دارایی بودجە نەبێتە بەشێک لەو کێشمەکێشەوە جارێکی تر ڕابگیرێتەوە و خواستەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بووە کە داوای لە 170 بودجەی عێراقیان کردو ئەمە خاڵێک و داوایان کردووە کە بودجەی پێشمەرگە لەلایەن عێراقەوە وەکو بەشێک لە مەنزومەی عسکەری عێراقی دابین بکرێ و داوایان کردووە کە مەسەلەی نەوت لەگەڵ عێراقا یەکلایی بکرێەوە چارەسەر بکرێەوە بە تایبەتی و قەرزانەی کە هەرێم عێراق بۆ تۆمەتبارەکە کە لە ساڵی 2014ەوە قەرزەکانیان قەرزی هەرێمی کوردستانیان لایەوە عێراقیش باس لەوە کە کەپاری نەوت و داهاتی ناوخۆ لەلایەن هەرێمەوە ڕەوانە نەکراوە لەسەر ئەم پرسانە کۆمەڵێک پرسن گفتوگۆ و با بڵێ مناقەشە کراوە و ئەتوانم بڵێم وەفدەکە وەکو ڕێکەوتن نەکراوە بەڵام جۆرێک لە لێک تێگەیشتن ڕوویداوە وەفدەکە گەڕاونەتەوە بۆ هەرێمی کوردستان و ڕەنگە جارێکی تر سەردانی عێراق بکەنەوە. دڵشاد هەرێم دەیەوێت چی یەکلایی بکاتەوە بە تەواوەتی؟ ئایا سەرۆک وەزیران و بەغدا دەیانەوێت چارەسەری بودجەی هەرێم بکەن یان نا؟ ئاسۆ لەم دانیشتنەی ئەم دوایەیە کە وەفدەکە ڕۆیشتون عێراق نیەتپاکی خۆیان پیشانداوە یاخود ئامادەکاری خۆیان پیشانداوە بۆ ئەوەی کە لەگەڵ هەرێمی کوردستانە بگەنە سیغەیەک تا لە بودجەی ساڵی 2000 لە بودجەی تازە پرۆژە یاسای بودجە پێشەوەی بڕاتە پەرلەمانی عێراق و دەنگی لەسەر بدرێ کێشەکان یەکلایی بکرێتەوە و بەپێی زانیاری کە دەستی ئەمە گەیشتووە ئەوان باسییان لەوە کردووە کە ئامادەن لە 14 بودجەی عێراق کە مانگانە تقریبا نەکاتە ملیار و ڕبعێک دۆلار
جار ڕادستی هەرێمی کوردستان بکەن لە بەرامبەر داهات و نەوت و هەموو ئەمانە یەکلایی بکرێتەوە لەگەڵ هەرێمی کوردستانە و هەرێمی کوردستانیش بەڵام گرفتەکە ئەوەیە کۆمەڵێک مەسلەی گرفت پەیوەندیدار بە کۆمپانیا نەوتیەکان هەیە کە بەبێ ڕەزامەندی عێراق ماوەی چەندین ساڵە لە هەرێمی کوردستان کارەکەن ئەم پرسە ڕێکەوتن لەسەری کەمێک قورسە ئەگەرچی تاکو ئێستا لە هەردوو لاوە ئامادەکاری هەیە بۆی گفتوگۆی زیاتری لەسەر بکرێ بەڵام وەکەوەی کە من قسەم لەگەڵ بەرپرسانە کرد باس لەوەکەن کە ئەمە قورسە بە تایبەتی کە جۆرێک لە بێمتمانەی هەیە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق لە ڕابردووە چی گفتوگۆ کراوە و چی مناقەشە کراوە دواتر جارێکی تر گەڕاونەتەوە بۆ خاڵی سفر و دەرەنجامی ئەمەش یان سەرچاوی ئەمەش بێمتمانەی بۆ لە نێوان هەرێمی کوردستان و عێراقا. بەڵێ باسی نەوتت کرد دڵشاد هەڵبەت ئەمەیە پرسیارێک زۆر بەلام و گرنگە بینەرانی دەنگی ئەمریکا بۆیان تا ڕادێک یەکلایی بێتەوە. نەوتی عێراق بۆچی لە ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتی عێراقیە بە پارێکی زۆر کە مەدرێ بە خەڵک بۆچی لە هەرێمی کوردستانە ئەو بە پارێکی زۆر ئەدرێ بە خەڵک و هاوکات لە زۆربەی شوێنەکانی شادجارێ دەست پێ نەکراوە. ئاسۆ بیانوی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ مەوزوعی گرانی نەوت و سوتەمەنی ئەوەیە کە ئەمە ئەرکی حکوومەتی عێراق نەوت دابینکە بەڵام لەگەڵەوەشدا ئەمان باس لەوەکەن ئەو نەوتەی کە ڕۆژانە بەرهەمی هێنن ڕەوانەی دەرەوەی وڵاتێکن دیارە لە ڕێگەی بۆڕی جەیهانەوە بەرەو تورکیا و لەوێشەوە بەرەو بازاڕە جیاوازەکانی دنیاوان باس لەوەکەن کە ئەو نەوتەی کە بەرهەمی هێنن بۆ زیادکردنی داهاتی ناوخۆوە بۆ تەرتیبکردنی بوجە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەکارهێنن ئەمە پاساوی بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام لەگەڵەوەشدا ناو بەناو بەڵێنەدەن کە نەوتی سپی بۆ هاوڵاتیان لە زستانە دابین بکەن بەڵام ئەکرێ بڵێن تاکو ئێستا نەیانتوانی وەمە بکەن بەڵام بەگشتی ئەوان باس لەوەکەن کە بەشێکی زۆر وەکەوەی کاوانە لەن سەدا هەفتا بۆ هەشتای بوجە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە داهاتی فرۆشی نەوت بەکارهێنن ئاسۆمێ ئاماژەش بۆ بکەم بە پێی ئەو زانیارانەی کە دەستی ئەمە کەوتووە بەهۆی گرانبوونی نرخی نەوتەوە لەم مانگانەی دواییدا داهاتی نەوتی هەرێمی کوردستان بەراورد بە مانگەکانی ڕابردوو زۆر زیادی کردووە و هۆکاری ئەمەش گرانبوونی نرخی نەوتە کە زیاد لە 500 ملیۆن دۆلار لە مانگێکە هاتۆتە ناو خەزیانەی دارایی ئەمە جگەل لەوەی پارەی قەرزی کۆمپانیەکانی لێ دەرکراوە. بەڵێ دڵشاد زۆر سپاس بۆ کاتی پێت بەخشین دڵشاد. زۆر سپاس. چاوی واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. لە هەفتەی ڕابردوودا لە ژنێڤ ژنێکی کورد راپۆرتێکی سەبارەت بە پێشێرکاریەکانی کۆماری ئیسلامی ئێران بەرامبەر بە کورد و خەڵکی ئێران پێشکەشی نەتەوەی گرتوەکان کرد و شارەزایانی مافەکانی مرۆڤ ئیسەر بە نەتەوەی گرتوەکانی ڕێکخراوەکانی نەتەوەی گرتوەکان کوشتارەکان و سەرکوتکاریەکانی هێزەکانی ئێران بۆ سەرخۆپیشاندەران دوای کوژرانی ژینە ئەمینی بە توندی شەرمەزار دەکەن هەر لە دەست بەسەرکردن و ڕەفاندن و توندوتیژی ڕەگەزی و سێکسی زیادە ڕۆیش لە بەکارهێنانی هێزدا ئەشکەنجەدان و دیارنەمانی چەندین ژن و گەنج داواشیان کرد بە وردی سەر بەخۆیانە لە راپۆرتەکان کۆڵنەوە و لێپرسینەوە لەگەڵ بەرپرسان بکرێت و ئەنجامدەرانی ئەو تاوانانە بەرامبەر پێشەکردی مافەکانی مرۆڤ ڕوبەڕووی لێپرسینەوە ببنەوە سەبارەت بە توندوتیژی و سەرکوتکاریەکانی کۆماری ئیسلامی ئێران و دوایەمین پێشاتەکانی وتوێژێکمان هەیە ئێستاکە لەگەڵ شنە ڕزاییدا کە ئێستا میوانمانە. ئەم کاتت باش نەخەن. سڵاو ئەم کاتتان باش ماندوو نەبن. هەر بژین. شنەخان دەنگۆیەکەیە کە وەزارەتی دادی ئێران بڕیاری داوە کە دەستگای پۆلیسی بە ناوی ئەخلاقەوە یان کۆنتڕۆلکردنی ئەخلاقەوە هەڵبۆشێنێتەوە. ئایا بە هەڵۆشانەوەی ئەو دەستگا سەرکوتکارە پێشەلکاریەکان لە ئێران دەڕەوێتەوە؟ بەڵێ دەنگۆیەکی واهی بڵاو بۆتەوە کە پێدەچێت ڕاستیش بێت دیارە ئەوە مانۆڕێکی کۆماری ئیسلامی ئێرانە بۆ هێوەرکردنەوەی ئەو خۆپیشاندانانە کە لە ئێستا لە ئارادان بەڵام
ینی ئەوە ویست و داواکاری لە ڕاستیدا خەڵک نییە داواکاری خۆپیشەداران شتێکی زۆر گەورەترە ینی ئەوەی پۆلیسی ئەخلاق یان بە قەول گەشتی ئەرشاد تەنیا دەستگایەکی بچکۆلەی کۆماری ئیسلامی ئێرانە و ئەو داواکاریەکانی خەڵک بۆ نمونە داواکاری کورد و بەلوچ زۆر لەوانە گەورەترن خۆپیشەداران لەوێ داوای بنەڕەتترین مافەکانی خۆیان ئەکەن لەبرەوە ئەوە جوابگۆی بیاین داواکاریانەی خەڵک نییە و خەڵکیش بەوە ڕازی ئەوە تەنها میکانزمێکی ئەوانەوێت تەنها بەو شێوەیە بیانەوێت بەڵکو خۆپیشاندەران ئارام بکەنەوە. بەڵێ ئێوە وەک تاکە ڕێکخراوێکی مافەکانی مرۆڤی کوردستان بەشداریتان کرد لە کۆنگرێکی گرنگی نەتەوەی گرتوەکان هاودەنگی کۆمەڵگەی نێودەوڵەتی و ڕێکخراوەکان چۆن بوو بەرامبەر راپۆرتەکەی ئێوە؟ دیارە ڕێکخراوی دیکەش لەوێ بەشدار بوون وەکو ڕێکخراوەکانی هەرێک لە بەلوچەکان و ئاهوازیەکان لەوێ بەشەرهێنن چەندی ڕێکخراوی دیکە پێکاتەکانی تریژ لەوێ بەشدار بوون بەڵام ئێمە راپۆرتی ئێمە تایبەت بوو بە ئەم خۆپیشاندانانەی دوایی قوربانیەکانی ئەم دوایانە و هەروەها ئێمە لەوێ داواکاریمان هەبوو پێشوازێکی گەلێک باشی لێکرا ئەوە ینی لایەن هەموو بەشدار بووانەوە لەوێ ئەمە بووە هۆی کاردانەوەیەکی بڕێک توندی نوێنەری کۆماری ئیسلامی ئێران لەو شوێنە کە ئەمە بۆ خۆی نیشاندەری ئەوەیە کە ینی راپۆرتەکەی ئێمە لە شوێنی خۆیان بوو بۆ یەکانە ینی نوێنەری کۆماری ئیسلامی هەستیکرد ناچارە بە دشکردەوەیەک نیشان بدا لەوێ. بەڵێ بە دڵنیاییەوە من گوێم لە وەڵامدانەوەکە بوو زۆر بە بێزارانە وەڵامیانەوە دیارە زۆر کاریگەر بۆ لە سەریان. باشە شنەخان دوایمین بڕیاری نەتەوەی گرتوەکان بەرامبەر پێشەرکاریەکانی کۆماری ئیسلامی ئێران و ئەو کوشتار و زیندانیکردن و ڕەفاندن و حکمی سێدارەدان و کە دەری کردووە تا ئێساکە دەرحەق بە خەڵکی ئازادیخوازی کورد و هاوکات بەلوجی و تەواوی ئێرانیەکان ڕەت دەکاتەوە. ئایا کۆمەڵگەی نێودەوڵەتی دەتوانێت چی بکات بەرامبەر کۆماری ئیسلامی ئێران لە کاتێکدا نایڵێت نەتەوەی گرتوەکان بێنە ناوە بۆ لێ پێچینەوە کردوون بنکۆڵکردنی ئەو پێشەرکاریانەی کە کردویانە؟ دیارە ینی کارەکان بەردەوامن کۆمەڵگەی نێونەتەوەییش ینی ئەبێت ینی هەوڵی خۆی بدا بۆ ڕاگررتنی ئەم هەموو توندڕەوی ئەو شتانە دیارە کارەکانی با بڵین ئەنەتەوەی گرتوەکانی شەروە بەردەوامە ئێمە کۆبوونەوەی ترمان هەیە و کۆماری ئیسلامیش لە کۆتاییدا مەجبورە ئەبێ وەڵام دەربێ ئالەم شتانەیە ئێمە بەردەوام بۆ منە ئێمە کاری خۆمانە کێمە راپۆرت توشتی خۆمان بۆنیە بۆیان ئەنێرین و لە بۆ نمونە ئێمە راپۆرتەکانی خۆمان ئەندەرین بۆ چەندی شوێنی جیاوازێ بۆ نمونە لە بەهاری داهاتووە لە کۆتایی مانگی فبریەی 2023 پەنجادۆمین قولی دانیشتنی تەوەی گرتوەکان تایبەت بە مافی مرۆڤ بەکاروباری مافی مرۆڤ تێگیرترێ لەوێ راپۆرتی تایبەتە درێ. بەڵێ شنەخان تام سەروەختە سەدان کەس بەدەستی هێزەکانی کۆماری ئیسلامی کوژراون، سەدان کەس ڕفێنراون و سەدان ژنی ناڕازی لە وڵاتەدا زیندانی کراون. ئەمە بێجگە لە سەدان بریندار و بێسەر و شوێن ئاماری پێشێلکاری ڕاستەقینەکانی کۆماری ئیسلامی لە لای ئێوە هەیە. دەتوانن هەندێکمان بۆ باسکەن بە کورتی؟ بەڵێ ئەتوانم زۆر بە کورتی ئاماژەی بکەم. دیارە شتێکی ڕاستیەکەیە کە ئامارەکان بەردەوام ینی گۆڕانکاریان بەسەرادێت ئەو ئامارانی کە لە لای ئێمەیە لە ڕاستیەوەکە لە بەردەستی منە هەتاکو بەرواری 30 نۆڤەمبرە و هەتاکو ئێستا 480 کەس بەلانی کەم و لەمانی ئەم ساڵا ینی لە سێدارە دراون. ئەلەم ئامارانە بینی زیاتر لە نیوەیان ینی لە پێکهاتەکان پێکهاتوون لە بۆنمونە کورد و بەلوچ زیاتر لە 140 تەنیا بەلوچی تیا بووە زیاتر لە 90 کەس تەنیا لە کورد بوون. ئەمانە تەنیا ئاماری با بڵین ئەو کەسانن کە سیاسی بوون ینی بە حکومی بەقەڵ سیاسی دراون و بەڵێ ئەمە تەنیا لە کاتی ئەو خۆپیشاندانانەش ینی زیاتر بە 400 کەس لە گیانیان لەدەستدا بە هەزاران کەس
بەڵێ دەستگیر کراون و دەستگیر کراون و ڕفێنراون و زۆرترینی ئەم ئامارانە ژیانی دیارە تایبەتن بە بڵێن کوردستانی ئێران و هەروەها بەلوچستان و ئەوانە ئەمەش بۆ خۆی ینی نیشانی ئەوادا کە ینی ئامانجی سەرەکیش ئالەمانە ڕێک تەنیا ڕێک کەمایەتیەکانە پێکهاتەکانن بڵێ شنەخان هەڵبەت قسەکردن لەسەر پێشەکارەکانی ئێران بە چەندین ڕۆژ تەواو نابێ پێکەوە گفتوگوی لەسەرکەین. زۆر سپاس بۆ و کاتەی پێت بەخشین. زۆر سپاس بۆ ئێوە. هەربژین. هەرچەندە لە هەرێمی کوردستان خاوەن پێداویستی تایبەتەکان زۆرن، بەڵام دەڵێن دەرفەتیان نییە ڕۆڵ ببینن. ئەوان دەڵێن گەنجانی هەرێمی کوردستان بە گشتی لەبیر کراون و فرامۆش کراون. هەرچەندە ئێمە چەندین بەهرەی جیاوازمان هەیە ئەوان وا دەڵێن، بەڵام لە کۆتاییدا بارەکانمان ژیانێکی شایستەی بۆ دابین نەکردوین. گەنجی ئێرە ئەوانشی لەشان ساکەمان خوراون جاوەڕێوانی کەمەندام بەدەم وێنە کێشانەوە و لەگەڵ تێکەڵکردنی ڕەنگەکان ئاماژە بۆ گرفتانە دەکات کە دێنە ڕێگەی. ئەو دەڵێت کەسانی خاوەن پێداویستی تایبەت بێناسترینەکانن لە کوردستان. ژیان بەزەیی بۆ کەس نییەوە ئەمە ژواکات کە تۆ لەو دۆخەیە بیت و ژیانیش هەمان تەکالیف و هەمان پێداویستی و ویستەکانت لەسەر لێ داوا بکات و هەمان زەختەکەت لێ بکات، لەو کاتەیە سەختیەکانی ژیان دەرەکەون، لەو کاتەیە گیر و گرفتەکان زیاتر دەرەکەون، لەو کاتەیە زیاتر تۆ هەست بە با بڵێن زەقبوونەوەی حاڵەتی کەمەندامیەکە دەکەیت. تەنیا لەهۆن نییە کەسایەتیەکی کارامەی هەیە و پەراوێز خراوە. بەڕێوەبەرایەتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی هەڵەبجە پرۆژەی خزمەتی بۆ پشتیوانیکردن لە بەهرەمەندە خاوەن پێداویستە تایبەتەکان ڕاگەیاند. چاویان لە دەستی خێرخوازانە بۆ پشتیوانیکردن لە پرۆژەکە. کەسانێکی زۆرمانەیە خاوەن پێداویستی تایبەت و بەهرەمەندیشە. ئێمە لەم ڕۆ بەدوا و پرۆژەمە ڕاگەین و کە ئەتوانین ئێمە پشتیوان و هاوکاریان بین لە ڕووی پرۆژەوە، لە ڕووی ئەداوە، لە ڕووی لۆجستیەوە ئێمە هاوکارە بین. بەڵام بۆ خۆتان ئەزانن هەم بەڕێوەبەرایەتیکەمە وەزارەت من بودجەیەکی تایبەت بەم پرۆژەیە نییە تا ئێمە بڵێن پشتی مادی ئەتوانین بکەین. بەڵام ئومێدەکەین لە میبەرەکەی جەنابتانەوە ڕایەگەین کە پێویستمان بە هاوکاری پشتیوانی کەسانی دڵسۆز و سەرمایەدار و خێرخواز هەیە بۆم پرۆژەیە. لۆهۆن خاوەنی چەندین پێشەنگای شێوەکاری و کارامەییەکی زۆرە لە بواری کۆمپیوتەر و پرۆگرامسازی. ئەو دەڵێ بەهرەکان هەرچەندە هەبن بەڵام ناوەندێک نەبێت بۆ بەدەمەواتن، سوودێکی ئەوتۆیان بۆ خۆی نەبووە. فیری زۆربەی بەرنامەکان بوو، بۆ نمونە بەرنامەکانی ئەدۆب لە ئەڵسترێتر، لە ئیندیزاین، لە فۆتۆشۆپ، لە پرایمەر، لە ئافتەر ئیفێکت، لە بەرنامەی ئەوتۆدێسکما یا سینەما فۆردی، حتا ینی توانای من لە گرافیک دیزاین بەدەریش بوو، گەیشتە ئەنیمێشن و کاری جوڵە و ئەمانە بەدەر لە زمانی عەرەبی و فارسی و خەریک بوو فێری ئینگلیزیەکەش بوومەوە. ئەمانە بەدەر لە کاری شێوەکاری و کاری ڕنگ و ئەمانە. لە ڕۆژی جیهانی کەسانی خاوەن پێداویستی تایبەتدا ئەوانەی خاوەن پێداویستی تایبەتن چاویان لەوە نییە کە بە سۆزەوە سیر بکرێن، بەڵکو وە خۆیان دەڵێن دەیانەوێت دەرفەتیان بخرێتە بەردەم تاوەکو ڕۆڵ ببینن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. دوشەمێ وەزیرê berevaniya Amerîka Lloyd Austin Rûsya bi hovatiya bi mebez di şerê wê de li dijî Ukrayna tawanbar kir û got ku Mosko bi mebez sivîlan dike armanc. Austin li forma regeniya parastina nifneteweyî lê Semîvalê li Kalîforniya got ku ew dê êrîşin روسیا دا زاروک مرنا و نخوشخانه و دبستان و ایران بونا روژا این تیمی لیکولینا نتوین جالی نتوین اگرتی و هاتی دست نیشان کرن جبو لیکولینا لسروان رنگ ایریشان گوتیا کو او ایریشن روسیا لسر جرخانه آبوری و پیشسازی لو اوکرانیا وقت تاوان جنگینا دست پیکا ما هده ورا روسیا ایریشان دکسر سازین الکتریکی اوکرانیا و بمليونان خلکیوی به کهره پشتنا روسیا دبیجا او سیویلان ناکا آرمانج لی دخوازا 'ە                                                                                                                                      ە  شەڕی لاواز بکە.
دادگایەکی تایبەت بۆ دادگاییکردنی ڤلادیمیر پوتین سازکراوە. سەرۆکۆماری رووسیا و وەزیرەکانی و ژەنەراڵە باڵاکانی بە تاوانی دەستدرێژیکردن و پێشەلکاریەکان بەرامبەر هێرشە داگیرکاریەکانی رووسیا بۆ ئۆکرانیا ئەم راپۆرتە زانیاری زیاتر دەخاتە ڕوو. اوکراین و هەواڵبەندن وێ دەبێژن کو ێریشا رووسیا یا meha Sibatê tavana êrîşkariyê bû ku ji hêla qanûna netewên yekbûyî ve wekî bikaranîna neqanûniya hêzê li dijî devletek din tê binavkirin. Yekîtiya Ewropî roja çarşemê got ku Moskov divê berpirsiyar be. Em pêşniyar dikin ku dadgeheke pispor bi piştgiriya netewên yekbûyî ji bo vekolîn û dadgehkirina tawanên êrişê yên Rûsyayê were damezrandin. Dadgeha tawanan ya navnetevî ji xwe tawanên şer yên Rûsî lekolîn dike, di nav de girtina keyfî û kuştina sivîlan, îşkence, destdirêjî û armançkirina binêsaziyên sivîl yên Ukraynayê. Lê Parêzer Frank Ledwich din destnîşan dike ku Rusya ne imzakarê dadgehê ye. Dadgeha cezayê ya navnetevî gelek kêşeyên dadveriyê re rûpirû ye. Bi taybetî derbarê tawanên destdirêjiyê de. Yekem gav ji bo avakirina dadgehekî taybet dê bi pêşkêşkirina biryarekî ji Konseya Evlekarî ya Netewên Yekbûyî re pêk were. Ev dê ji aliyê Rûsyayê û belkî Çînê ve jî bihêt vetokirin. Ji ber vê yekê dê paşê biçin civata giştî. Civata giştî dê deng bide. Dibe ku ew piraniyê bi dest bixin. Dadgeha nû dê piştewaniya neteweyên yekgirtî bigire. Komkirina delîlan dê tevlî hev be û dê dem bigire. Divêt ew zincîra belgeyan tinavera Putin û hêzên wî yên leşkerî de piştrast bikin. Ev dê pir hêsan be. Rusya ısrar kir ku her dadgehek ku lepirçina dagirkirina vê ya li ser Ukraynayê bike dê nereva be. Parêzer Ledwich alîkariya komkirina delîlan li Yugoslavyaya berê kir ji bo dadgehkirina serokê berê Milosevic di 2001 de ji ber tawanên li dijî mirovahiyê. Heman tij hata serê Milosevicê jî. Piştî 2 salan dema ku hikûmeta wê hevdişiya keyfa Milosevic û çeteyên wî ji holê rabû. û ew bi xwatir daviyê de li dadgeha Heygê hat dadgehkirin. Gelo ev dibe serê Putinê jî em dê bibînin. Cara davên ku dadgeh ji bo lekolîna tawana êrîşkariyê hate damezrandin di daviya şerê cîhanî ya duyemîn de di sala 1945 de di dema darûzandina Nûrbengê de bû. Alîgirên dadgehê dibêjin ku niha giringek ku Rusya berpirsiyar be. Ji bo Henry Ridgwell rûken eşik dengê Amerîka Washington. نهاجی هێروزەنگەنە دێمە ئاگەهداری بڕێوەچۆنە یاریین فوتبۆڵە مۆندیالên قەتەرê بکە. سڵاو ئازان بەخێربێنەوە بۆ بڕگەی جامی جیهانی 2022 کە لە قەتەر بەڕێوە دەچێت. دوێنێ شەما خولی 16یەمی تیمی مۆندیالەکە دەستی پێکرد و هەتا ئێستاش 2 تیم چوون بۆ یاریەکانی چارەکە کۆتاییان مسۆگەر کردووە. ئەمریکا سەرباری ئەوەی یەکێک لە تیمە هەرێ گەنجەکانی نێو ئەم مۆندیالەی هەبوو بەڵام نەیتوانی لە هۆڵەندا بباتەوە. هۆڵەندا بە 2 گۆڵ بەرامبەر بە 1 گۆڵ توانی چوونی بۆ یاریەکانی چارەکە کۆتایی مسۆگەر بکات. یاریەکەی نێوان ئەمریکا و هۆڵەندا یاریەکی زۆر گەرم و گۆڕ بوو و بە بەراورد لەگەڵ زۆربەی یاریەکانی تردا یاریەکی ئارام بوو، فاوڵی زۆر کەم تێدا بوو. هەرچەندە بەشێکی زۆری هاوڵاتیانی ئەمریکا هیوایان هەبوو بەوەی کە تیمەکەیان بتوانێت لە هۆڵەندا بباتەوە، بەڵام منداڵێکی بەڕەچەڵە کورد کە باوکی کوردێکی ئەمریکاییە و دایکیشی کوردێکی هۆڵەندیە و خۆی لە ئەمریکا لەدایک بووە زۆر بە گەرموگوڕی پشتیوانی خۆی بۆ تیمی هۆڵەندا دەردەبڕێت. پاش یاریەکەی ئەمریکا و ئەرجەنتین بە بەردەوامی پاشانیش یاریەکەی ئەمریکا و ئەرجەنتین بە بردنەوەی لە ئوسترالیا چوون بۆ یاریەکانی چارەکە کۆتایی مسۆگەر کرد. یاری داهاتووی ئەرجەنتین لەگەڵ هۆڵەندا دەبێت هەر کامیان بیبنەوە دەچنە یاریەکانی بەر لە کۆتایی. پشتیوانانی ئەرجەنتینا لە دەرەوەی ستادیۆمی یاریەکەی کە ئەرجەنتینا بە 2 گۆڵ بەرامبەر بە 1 گۆڵ لە ئوسترالیای بردەوە کۆبووبوونەوە بۆ ئاهەنگگەڕان. مسی بە یاریەکەی دوێنێ شەمە گەیشتە 1000مین یاری کە لە ئاسێکی پرۆفشناڵدا بیکات. چاوێکی زۆر لەسەر میسیە و تەواوی تیمی ئەرجەنتینە بۆ گەیشتن بە یاری کۆتایی ئەگەر ڕۆژی هەینی نۆی ئەم مانگە
لە هۆڵندا بباتەوە ئەوان نزیکتر دەبێتەوە لە وەرگرتنی جامێکی تری جیهانی کە هەتا ئێستا ئەرجەنتین 2 جامی جیهانی بردوتەوە لە ساڵەکانی 1970 و 1986 دا. یەکەم یاری ئەمڕۆ لە نێوان پۆڵەندا و فەڕەنسا ئەنجام دەدرێت. هەر کامیان بیبنەوە دەچنە یاری چارەکە کۆتایی یان خولی هەشتیمی. پۆڵەندا هەتا ئێستا هیچ جامێکی نەبردوتەوە، بەڵام فەڕەنسا 2 جامی جیهانی تۆپی پێی بردوتەوە لە ساڵەکانی 1998 و 2008 دا. هەر ئەمڕۆ یاریەکی تر لە نێوان ئینگلتەرا و سینیگاڵ ئەنجام دەدرێت. ئینگلتەرا هەتا ئێستا یەک جار لە ساڵی 1966 دا جامی جیهانی بردوتەوە و سینیگاڵیش یەکێکە لەو تیمانەی کە بەم دواییانە بەرەو پێش چووە و ئاستی بەرز بۆتەوە. ئارزومەندانی تۆپی پێ لە سەرانسەری جیهاندا پشتیوانی خۆیان بۆ یاریزانی بەناوبانگی پێشووی بەرازیلی پێڵێ دەردەبڕن لە کاتێکدا هەواڵی تێکچوونی باری تەندروستی بڵاوبووە. ئەو وەرزشوانە تەمەن 82 ساڵانە ڕۆژی سێشەممەی ڕابردوو لە نەخۆشخانێکی ساوپۆڵۆ مایەوە بۆ وەرگرتنی دەرمانی شێرپەنجە. هەتا ئێستا نە نەخۆشخانەکە و نەخێزانەکەشی نەیان گوتووە شێرپەنجەکەی چەندێ بڵاو بۆتەوە. پێڵێ یەکێک بوو لە یاریزانە بەناوبانگەکانی بەرازیل کاتێک لە ساڵەکانی 1958 و 1962 و 70دا جامی جیهانیان بردەوە. بەڵێ ئازیزان هەر سەبارەت بە یاریەکانی جامی جیهانی تۆپی پێی 2022 لە قەتەر ئێستا میواندارێتی ناوبژیوانی نیشتیمانی دانا کاکدانا کەریم دەکەین. کاکدانا سپاس بۆ کاتەکەت کە لەگەڵماندای. با سەرەتا بە یاریەکانی دوێنێ دەست پێ بکەین، با لە یاریەکەی ئەمریکا و هۆڵنداوە دەست پێ بکەین. یاریەکی گەرم و گوڕم بوو تا ئەندازەیەک لە نێوان ئەمریکا و هۆڵندا، بەڵام کاکدانا دەمەوێت بزانم یانی تیمەکانی وەکو ئەمریکا کە تیمێکی تەواو گەنجی پێک هێناوە ئەمریکا و لەم دواییە دەبینین ینی چۆنەڵی لە وڵاتی گرتوەکانی ئەمریکاش خواستی بینینی تۆپی پێ زیاتر بووە بە بەراورد لەگەڵ ساڵەکانی پێشووتر. بەڵام تۆ ئەو کەم و کڕیانی تیمی ئەمریکا لەکوێیە ئەبینی؟ بۆچی تیمی ئەمریکا ناتوانن لەو ئاستە زیاتر بڕۆن؟ ینی دوجاریش کاتێکە هەر زۆر پێشکەوتن هەتاوەکو چۆنەڵی دەورەی هەشتیمی ڕۆشتن. بەڵێ سلااو هێرۆخان ڕێز و خۆشەویستیم بۆ بەڕێستان و بۆ بینەرەکان. لە ڕاستیە هێرۆخانەرۆک و بەڕێزت ئیشارەتت پێەیە تیپی ئەمریکا تیمەکان بە شێوەیەکی گشتی تیمێکی گەنجن و هێشتا خبریان بڵێن پێویستە بۆ ئەوەی کە بتوانن لە پاڵەوانێتیشی وەکو پاڵەوانێتی جامی جیهانی و تیپەکانی ئەوروپا هێرۆخان بەڕاستی من ئەوەی لەم چەندین ساڵی کە لە دەروی وڵات و بەتایبەتی لە تۆپی پێ و لەم بوارەیە کە زۆر تای پرۆفیشۆنەڵانە بە بەردەمی سەیری یاریەکانەکەم و سەیری یاریزانەکان یاریزانان ئەگەر سەیری بۆ نمونەتی پێش وەکو هۆڵندا یا بەلجیکا یا هەموو ئەو تیپانی تر ئەمە لە ڕۆژ و دوو ڕۆژێکا دروست نەبووە لە مناڵیەوە لە تەمەنی 5 ساڵیەوە ئەم یاریزانانە متابعە ئەکرێن و دروستیان ئەکەن و ئیتر بە هەموو شێوەیەک وان لێ ئەەکەن کە زۆر حازر بن. بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ تیمی ئەمریکا هیچێکە لەو تیمانەی کە هەروەکو جەنابیش ئیشارەتی پێەیە لەم چەند ساڵانەی دواییە تۆزێک زیاتر ئەوان گەڕاونەتەوە ئیتیمان بە تۆپی ئەیەن لە یەکێک لە تویتەرەکانی جۆ بایدن ئەڵێ سۆکەر دوێنێ لە دوای یاریەکەی بە هۆڵندا و ئەمریکا جوابیان ناوت ئەوە ناوی سۆکەر نیە ئەوە پێڵەن فوتبال. بەڵێ چونکە فوتباڵی ئەمریکی هەیە، فوتباڵی ئەمریکیەکە لە ئەمریکا بەوەیان ئەوترێ فوتبال بە فوتباڵی ئەمریکا زۆر بەناوبانگە لێرە. کاکدانا با بچینە بابەتی ئەرژەنتین، یەکێکە لەو تیمانەی کە ئێستا چاوێکی زۆری لەسرە بەتایبەتی ئەگەر لە یاری داهاتووی لە بابلین لە هۆڵندا بباتەوە چاوێکی زۆر لەسرە بچێتە فاینەڵ. باشە تۆ پێت وایە ئەرژەنتین بڕواتە ئەواسەی یان هەندێک ئەڵێن ئەرژەنتین ئاسان هات، ینی تیمەکانی کە ڕوبەڕووی بوونەتەوە هەتا ئێستا بە بەراورد لەگەڵ ئاستی ئەرژەنتین تیمێکی با بڵین لاوااستر بووە لە ئەرژەنتین. بە سێریکە هێرۆخان تیمی ئەرژەنتین لە سەرەتاوە کە هاتن بۆ پاڵەوانێتی جامی جیهانی نزیکەی 36 یاریان ئەنجاما بوو، یەک دۆڕانیان نەبوو لە هەموو ئەو پاڵەوانێتیانەی کە بەشداریان کردبوو بە 36 براوە هاتبوون. هەر بۆیە لەگەڵ گەشتنیان بۆ قەتەر وەکو لە یەکێک لە هەرە پاڵێورەوە باشەکان کە تا ئێستاش لەو ئاسەیە بوون کە ئەوان یەکێکە بن لە
تیپەکانی با بڵێن چوارگۆشەی زێڕین و دۆڕانەکەیان بەرامبەر سعودیە تۆزێک ئەو با بڵێن تەرشەحاتی بۆ هێنانە خوارەوە بەڵام ئەوە بوو وەکو جەنابیش دەڵێ وردە ئاستی تیپەکان لە گروپەکانە بەو شێوەیە دەرناکەوێ هەرچەنە ئەو ڕاستێژەیە ئێمە ئەگەر سەیری هەردوو گروپەکە بکەین ئێستا گروپی با بڵێن گروپێک لەو بەرە گروپێک لەم بەرە گروپەکەی ئەم بەرەوەی ئەرجنتین و بەرازیلی تایە بە با بڵێن ئەگەر مقارنەیەکی بکەین لەگەڵ گروپەکەی ئەولایە سەیری بکەین لەولا 6 تیمی ئەوروپی کەوتونەتە بەرامبەریەک و 2 تیمی با بڵێن ئەفریقیش لەو بەرەوەن بەڵام لەم لە تیمەکەی ئەملا با بڵێن لە گروپەکەی ئەرجنتین و بەرازیل هەر سێ تیمە ئاسیاوەکە ژاپۆن و با بڵێن ژاپۆن و کۆریا و ئوسترالیا کە ئێستا لەگەڵ ئاسیا یاریەکە ئەوانیش کەوتونەتە ئەو بەرەو لەگەڵ 2 تیمی ئەوروپیان لەگەڵایە کەویش هۆڵندا و کرواتایە بەڵام ئەمە تیپەکان زیاتر لە یاریە کە ئەڕوویتە سەرەوە تەمەنە بێ ئاستە بەرزتر بێت چاوەڕوان ئەکرێت تر بەڵام تۆپی پێ بەدەم بە تایبەتی لەم پاڵەوانێتیە ئەوەنە ئەنجامی چاوەڕوان نەکراوی تیا بوو بۆیە بەوا چاوەڕوانەکرێت کە بەرازیل و ئەرجنتین لە چوارگۆشەی زێڕی نابەریەکەون تەوان وەکو جەنابی شارتێ پێیا دوای ئەوەی کە بڵێن ئەرجنتینە بێت لە هۆڵندا بەرێتەوە ئەو لا بکات بەڵێ لەولاش با بزانین ئایا یاریەکەی نێوان سینیگاڵ و فەڕەنساژ ینی چی لێ دێ کامیان ڕوبەڕووی ئەبنەوە لەوێەوە کاکدانا دەمەوێت بێمە سەر بابەتی ناوبژیوانەکانی ئەم مۆندیالە دەزانم تۆ خۆت شارەزاییەکی زۆرت لە بواری ناوبژیوانیدا هەیە دەمەوێت هەڵسەنگاندنێک بۆ ناوبژیوانەکان بکەی ئەگەر بکرێ بە کورتی بە تایبەتی دەمەوێت سەرنج بخەمە سەر ئەو تیمەی کە یەکەم جار تیمێکی ژن چوونە ناو گۆڕەپانی یاریەکە و یاریان کرد لەوێت چۆن هەڵیان سنگێنیت بەڵێ هەروەکو ئەزانی هێرۆخان ئەم جارە یەکەم پاڵەوانێتی مۆندیال کە ئافرەتان بتوانن دەوری تا ببینن و ناوژیوانی ناوەڕاستکەن کاویش ستێفان فراپی فەڕەنسی توانی ئەو یاریەی کۆستەریکا و ئەڵمان شێوەیەکی زۆر جوان و شێوەیەکی زۆر باش و بە ئاستێکی بەرزەوە بەڕێوە بەرێت بەڵام ستیفان فراپارت لە 2009 با بڵێن ئەستێرەی ئەم ناوژوانە گەشایەوە دوای ئەوەی کە توانی یاری فایناڵی ژنان لە کەنەدا بەڕێوە بەرێ لە نێوان ئەمدا و ئەمریکا ئەوی یاری فایناڵی ژنان دوای ئەوەش پاڵانەتی سوپەر ئەوروپای بەڕێوە برد لە ئیستانبول لە بینی لیڤەرپول و چێلسی ئینگلی دوای ئەوەش لە تەفیاتی با بڵێن یاریەکانی پاڵاوتنی جامی جیهانیش یاریەکی بەڕێوە برد و یەکێک بلەو چانسە باشانە بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە بۆ من لەم پاڵوانێتیە هێرۆخان بە شێوەیەکی گشتی ئەگەر سیرەکان بکەین یاریەکان زۆر خاوێنن بۆ نمونە ئەو یاری کۆستەریکا و ئەڵمانیا تەنها 19 فاوڵیتیا بوو و یەک کارتی زەرد و یاریەکەی لەگەڵ ئەوەی قۆناغی با بڵێن دوای قۆناغەکانی یەکەم یاریەکەی ئەمریکا و هۆڵندا بە شێوەیەکی گشتی 18 فاوڵ و 2 زەردیتیا بوو کە ئەمەش ئەم ئازبەرزیە و گەڕان بە دوای یاریکردنا و ئەمەش زیاتر بەڕاستی هێرۆخان ئاسی یاریزانان و پاڵوانێتێکە پیشانەیە و ئاسی بەرزی ناوژیوانەکان کە ڕاستە لە کۆی 150 ناوبژیوان 36 ناوژیوان و ئەمڕۆ یەک شتی بەسیط ئەمێ ئیشارەتی زۆر بە کورتی کاکداناتکایە فەرموو ئیڤان پارتۆنی سلڤادۆری کێچەکە لە هەرە ناوبژیوانە گەنجەکان ئەمڕۆ یاریەکەی لە دوایی دووەم یاریان ئەو بەڕێوەی ئەبات لە پاڵوانێتەکە بمورانە بەڵێ زۆر سپاس کاکدانا سپاس دەکەین بۆ کاتەکەت سپاس ئازیزان لێرەشدا دێینە کۆتایی ئەم بڕگەیەمان و دەگەڕێینەوە لای هاوکارانمان ئاسۆ و دەخیل تا بزانین ئەوان لەسەر ئەم بابەتە چیانەیە ئاسۆ تۆ ئەمڕۆ لێرە لەگەڵمانای دەمەوێت بزانم تۆ پشتیوانی لە کام تیمەکەی من زۆر پشتیوانی ئەمریکاکەم بەڵام ئەمریکا ڕۆی بەڵام پشتیوانی بەرازیل و ئەرجنتینەکەم زۆرم خۆشەوێن بالی هەر دیسانمە پەیامێکی دی وەرزشی هەیە دەماک و خەڵکی سەرانسەری جیهانی بە تەماشاکردنا کۆپا جیهانی فیفا یا قەتەری شاد دەبن بە سەدان زارۆکن هەرێمە ئەدلبی و شەڕی لە سووریا وێرانکردنا کۆپا جیهانیە کەمپێدا و تایبەت بوانە هاتیە ڕێخستن دەبێ راپۆرتێدا ئەمێوان لە ئیستگوانان ببینن کو دە کەمپادا مەزن بوونە
دوای چەندان مانگ لە ڕاهێنانکردن ئەم منداڵە سووریانە کێبڕکێ دەکەن لەوەی بە کەمپی جامی جیهانی ناوی دەبن. هەندێک لەم یاریزانانە لە ناوچەکانی پیشەسازیەوە دێن، واتە لەو شوێنەی منداڵان تێیدا کاری قورس و مەترسیدار دەکەن. جەنگەکە کاریگەری کردوتە سەر هەموو شتێک. ئێمە لە نێو کەمپەکەدا گیرمان خواردووە و ناتوانین بچینە دەرەوەی. ڕێکخەرانی یاریەکان هیوا دەخوازن یاریەکان سەرنجی نێودەوڵەتی بۆ سەر جەنگەکە و قەیرانی مرۆیی ڕابکێشێت، ئەوەی لە ئیدلیب هێشتا هەر بەردەوامە. ئێمە هیواخوازین چارەسەرێک بۆ خانەوادەی ئەم منداڵانە هەبێت بۆ ئەوەی بتوانن بگەڕێنەوە بۆ زێدی خۆیان کە لێوەی ئاوارە بوون. باوەنی منداڵەکان دەڵێن منداڵەکانیان لە کەمپە دابڕاوەکان لە ئیدلیب ژیان بەسەر دەبن، تووشی زیانی جەستەیی و ڕەوانی دەبن، ئەوەش بەهۆی جەنگ و هەژاریەوە. ئەو باوانانە دەڵێن گەمەکانی تۆپی پێ کێشەکان چارەسەر ناکات، بەڵکو کەمێک ئازارەکانیان هێور دەکاتەوە. ئەگەر جەنگ نەبووایە ئەوە منداڵەکانم ڕەوشی دەرونیان باشتر دەبوو، لەبەرەوەی جەنگەکە و بردومانەکانە هەمیشە منداڵەکانم دەترسێن و ناتوانن بە سروشتی بژین. منداڵەکانی بەشداری لەم کێبڕکێ یاریانەدا دەکەن، لە شێوازی تیمدا ڕێک دەخرێن. هەندێک لەو یاریزانە منداڵانە دەڵێن ئەم کێبڕکێیە یارمەتیمان دەدات لە بینینی داهاتوویەک بە دوور لە جەنگ. خەونی منەوەیە کاتێک جنگەکە کۆتایی دێت بەشداری لە یاریەکانی جامی جیهانیدا لە ئەوروپا و لە ئاسیا و هەروەها لە تیمی هەڵبژاردەی نیشتیمانی سووریدا بکەم. بەڵام بۆ خانەوادەکان لە باکووری ڕۆژئاوای سووریا وەرزی زستان وا بە خێرایی دەگاتە لایەن. نەتەوەی گرتوەکان دەڵێت بەرزبوونەوەی نرخەکانی کاڵا و گۆڕانی کەش و هەوا و کەمبوونەوەی کۆمەکی نێودەوڵەتی هەموو ئەمانە زستان سەختتر دەکەن. بۆ هیدەر مەردۆک سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنگی بمرنه کوم جوینا 15 یا فورما نتوین یگرتی لسر پرزگریکن که مانیان لگوری بریارا انجمن مافی مروفان بری دو روزان لیک و دوی ویمای انکو ده و پیر هات لدارخستن مجارا کوم جوینه پیش و برن پیداچون و ریفورم در راگهاندن سی سالیا نتوین یگرتی دابو لسر مافی که مانیان مجارجی لسر مافین جواکن نتوی و اتنیکی بو دوار پراکتیک دجواری درفت و دست پیش خریان دا جبو ریگرتنی له بهافچونان و پاراستنا مافین مروان ین جواکن کیمانیان حسو هرمی سروکی دزگاه ازدیا ریگرتنی لجنوسایدان یک جدسته یک چار اندام بو یا ازدیان هلبد لجوینی آماده بو نها او امستردامی راسته خب مره یا حسو دم باش دا خوازه افصال یا وکو ازدی جویکم جوینا نتوینی گرتی چی بو چوکا زانم بری نهاجی دیوان جوینا دا سالن بوری اون آماده بون افصال دا خوازه و چی بو زور سپاس دست پیکه بوی دلیوی دست خوشی لوتکن دو وکی هر سال پراستیجی فرقیه جدا وی سال و سال دی فرم خود بو بتر افصال بتر سرهند اختن او كالشوا سرشنو بشتي سالا راغاندنا ما في مربج بو كم نتوا تواري اتنيك دتواري يعني بو اقليات بشتي سرشنو اوان فكر كان كاتشوا امكارين بيج دبين گوه خوب دینه دنگ وام خوبی خلکی بخو اقلیت بخو چی فکرن چی بجن فرقی دویدر دبو و ایتم چاره دبراستی ریدا بون کو تشتکی بفکری جی هر کس گلی خوب گیند لی هر چوا بد پشتکداری که باشه یا ازدیاد دوی فرمی ده هبو ام خطابه همو کسی تدا حاضر بونجی تقریبا نزدیک یک بو لهره که شوازه که گهند ازین عراقی تشتگلک باش ازین عراقی تدا حاضر ببون او جاره که کو عشرین ازدیاب خوب خود تدا حاضر بون که اب خود چید بیجن بتر با البته وقت 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 قربانی بخود ده حازبن بتر باوریه هی وک قربانی وک شهد عیان او بخود شهد فکرن او چی تخوازن دو مساج کردستانی هاد باشا بله باشا متخواست بزام برسفا کار بدستین نتونی گرتی لور چاب جبوان دا خوازه و جبوان گلی و گازدین کوه دکرن نور
البته نویسین جمادای مقرر خاص جدید جدا وقت سازیا ازدی انترناسیونال بو برهنگاری کردن جنوساید چون مرکز استشاری های محققه ام راپورا دز بجی بدین نویسین جی بدین تینا ورگرتن همو هیکلیات الامم المتحده و فرمت واندا قبولنا كان ريك خراوين لوكال حاضر بن تند في فورمي دا ريد دانا يعني ريك خراو كمال لوكال جي اف دا خوازيد ما وكم خلق جيب تخوش كان ريب تخوش كان خلق بزورنا جيخو امنيات ودر باجبت اف بيش سر شوين ازياد ليف قرين سربتا كان حكومه عراقي بترت واري تعويض دا واري هاري كاري دا واري تايلا نجات دا كومكا يعني دا خوازيان لا دستوان كان اليه في شكل كاك داخل اف كومبون تشبو بشتي نو هطا هي واسه ده چند نقاشات هذه نكرن حماد كنا توصيات ادغرين دي جوار جرن وتهي واسدت مارس رونشنا بينجودوه يا يا مجلس حقوق الانسان دلدار يا ديتا الدار خستن هنجي دلودر نقاشات سري كانوا بشكل قانوني دي ايت روانه كرن جبو جميع ما الامم المتحده دا كوبنا قرار بو هل بتا دياره بتر بابتن كو افصل مجرى افصل ياوان جفينانكم جفينا بانزدي يا كوبين دستيا ما في مروفان نور دا خواز دكن كو جوهرينا بكن ويان ريفورما بكن او ريفورم د تشواري دا بون وايا دوان ريفورما دا دوان جوهرين دا قد بحثي كيمانيين اوليان نجادي د عراق دا هات يكرن يان د هرم د بغشتي دا همو سركمان يبول سر همو جاني هندك ولاد هاي وكي عراق يمن سوريا ليبيا مناطق الشر اللي شدت بترش سروان بحث هاتا كنا براستي بجاي ده سر هندك قالك اخفتن او كسيت ما في مروبات باريزن تايبت كمان يا بيسر وشو بنيان تعدلوا عن تكن شواد قانونا كده شكلن هر چند يعني مقرر كهيجي لي بتر ما في وانجي بيتا بارستن دو القشتي جرانيا قشتي سر هم واخذ بس جرانيا كفت سر راستي سوريا وعراق جلك السروي نقاشات كرن دولتها جلك إيران وروسيا وتشين جالك دجي داخوزين ان فان اقليات در كافتن عند ولاتن ديمقراطي بتر بشتاوان گرتن کو بتر گداريا دنگ قربانيا بتكن او خوب بتر گداريا فان كسد تمثيل فان اقليات تابعنا كرن يعني ديتنا من بنگاوك باج بو اسيفيت كم اگر تو رب دست شکلی بیجم تیردا فرمو بس بکرتی چکو بسیار هاد ماهی من هيا فرمو البته بسي صالة شوي اف اعلان ما في مروفاجي بو اقليات بقشتي هجدي يعني قانون هيك نوتو دو شوي او خوازن جوهرينه تدا شوي بتر اقليات بدنا بيش دوار سياسي دوار ديمقراطي ما في مروفد حمورا هذا الشيء دي مدري سر ازدياب جم راسي قضيه قالك امازونا قالك باجبو اك كاساتيت معروفه شنغال بنافي عشري شنغال اخوي شيء اسيفيت كم شيء ازديا وقت شنو هيرا اك اتكيت وبروتوكول وتزامن شواد مساج خوغين مساج زي جلك مازنا لي او كاسيت هاتين فيجاري عندك كماسي دري خستن نزانين نقطه النظام شا نزانين يعني تصور بيك نزاينا بكملاوي شباب بكملا بارحال افناك شيء ما كاك حسوكي شاوان كساك وبجدار مدخاز مادام وي استيبين مادام تا يعني بسيارك جمدرسكر يعني او شاندي ونشاركز من ودري لسرچبنا ما يبو كي او كسنا حل بجارتن مثلا طبعا من ويدر قشتينك براستينا مثلا الشاندي ما ام خو هارد لينا منونا ما دائمي نيويورك وفيينا وجنيف وكر خراو بس اودي هاتين تريا ريك خراوره وان هر كجيت كارنا بخوب نبيست هكا شرط ومرجل قال لائحه حقوق انسان بين قبول كرن ازدي بنا ازدي بتر اقليات بن ايصالات تشتلي زيدابو يردابونا حكومات اللوكال جي يعني لا وزاره خارجيه هذا بوزاره خارجيه حكومات اللوكال منطقه جداش كشمير كردستان الدريديت كارن حاضر من او تشكين باج وبديتنا من دا بتر دنج حكومات اللوكال جبته يعني معيار او
ئەو ڕێکخرا و تەسجیلکری بن وڵاتە ئیجازێتوانە باشە شاندەی وەدا ئەو دیارە پیردایان نوێنەری حکوومەتە هەرێمی بوو چونکو ئەوی وەزیفەیەک حکوومەتی هەیە کامپاندا دوو بەێ ئەوشت بەێ دایرەت هێژە و مەژینات هۆکێ بوو راپۆرەکە باشی نبوو گەلک ئەحسایات و سەر کەمپا گشتی شێت باش تێدا ڕاستی و پەیواویژی پاو ئەزبیرم وەدیت ئەو تەمسیل حکوومەتێت کردوێدەری حاسۆ هەرمی سەرۆکی دەستگاهای زیان یا ڕێگرتنێ لە جنوسایدێ لە ئەمستەردامێ ڕاستە خۆ بمەڕا بوو گەلکە سپاس زۆر سپاس بۆژی و ناوەندا ئاسمانیا نفنەتەوەی ISS بە ئاوایەکی سەرکەتی 6 ڕێسکن ئەنەرژیا ڕۆژەی یەنو بە ناوەندەیە ئاسمانیا جیهانی ڤەگرێدان دوشەمبێ دوو سازیین ئاسمانگەر دوو زانایەن ئاسمانگەر یەن NSA دەما ڕێڤەچۆنە ڤالاهەیە دەدەمێک و ئەو لە ڤالاهەیە ئاسمانی بدڕێڤە چۆن و زیدەتری 7 دەمژمێران ڤەکێشا وان ئەو سازی بە ناوەندێ ڤەگرێدان دیارە پەحنی و درێژاهیە vê saziyê 9 metr ve yan gûsaziyên hatine girêdanên kehrebê 9 metr bi 6 metran bû. هەر شاد و بەختەوەربوون تا بەرنامەیەکی دیکە بە یەکتر شادەبینەوە تا بەرنامە سبەحی یاکوت کونەکشن خدا حافظ.